ئەو کاتتان باش خەڵکی کوردستان، هیوادارم لە هەرکوێ هەن شاد و بەختەوەر و کامەران بن. لە ڕاستیدا هۆی ئەوەی کە ئەو جارەی گەیشتمەوە خزمەتتان لەو ساعەتە لە ڕۆژ وروژاندنەوەی هەندێک مەسائل بوو تا ئێمە دروستتر بتوانین مەسائل ببینین و بتوانین قەزاوەتێکی دروستترمان هەبێت. سەبارەت باوزە ئەڵێن دنیای ئمڕۆ دنیای انفجاری اطلاعات و معلوماتە و ئەمە بە نەوعی خۆی ئینقلابێکە و زۆر باشە. سەبەبی چییە؟ سەبەبی ئەوەسە ئینسان بەر ئەساسی زانست و بەر ئەساسی اطلاعاتی کە هەسی ئەتوانێت تەسمیم بگری و بڕیاری دروست بدات تا بتوانێت سەرکەوتوو بێ لە ژیانی شخصی خۆیە و تا بتوانێت لە حیاتی ئیجتماعی و کۆمەلگای خۆیە کۆمەلگایەکی دروستی بتەوی ئوسولی و باش بنیات بنێت تا بتوانێت هەنگاوەکانی دروست و بەجێ هەڵبگرێت. لە واقعە ئێوە هەمووتان ئەزانن کە دەرەجەیە لە تەفاوتی ئێمەی ئینسان لەگەڵ حیواناتە لە ئاگاهیە، یا بە قەڵ ئینگلیسیەکان ئەڵێن کانچس. بۆ حیوانات کوشتنیان، بڕینیان، بەکارهێنانیان لەلایەن ئینسانەوە عەدیە، هۆکەی ئەوەیە کە میزان و ئەندازەی ئاگاهی حیوانات لە ئینسان کەمترە. کەواتە ئەگەر ئینسانێک سەتحی ئاگاهی خۆی هەمیشە لە خوارەوە قەرار بە خۆی تەنازۆ لەدا لە سەتحی حیوانێکە. من ئەم قسەیەم بۆ کرد لەبەرەوەی و هەرچی ئەوزا و ئەحواڵی منتەقە تەماشاکەن و ئەوزا ئەحواڵی کوردستان تەماشاکەن، خەریکە یەک پەیامتان پێدات، ئەویش ئەوەسە کە ئەم مەردمی ئێمە بەڕاستی هەندێک شتیان بەلاوە مهم نییە. تۆ وەختی ئێژی ئازادی گشت کەسی ئازادی گەرەکە، تۆ وەختی ئێژی ڕفاه و بەختەوەری گشت کەسی ڕفاه و بەختەوەری گەرەکە، تۆ وەختی ئێژی ئەمنیەت گشت کەسێک ئەمنیەتی گەرەکە، تۆ وەختی ئێژی کەرامەت و سەروەری گشت کەسی کەرامەت و سەروەری گەرەکە. و کەس نێبێژە نامەوێت وەختی تۆ ئەمانە مەترەح ئەەکەی، تەبیعەتەن دەبێ خواستێکیش بۆ بەدەست هاوردنی ئەمانە هەبێت. يعني تۆ لە مەسئلەیەکە ئەوڵ دەحفە مەسئلە و مشکلەکە ئەدۆزیت و پاشان شەرحیەکەی و پاشان هەنگاوی بۆ ئەوەی کە بەدەستی بێنی. ئەرێ ئەم خەڵکە هەمووی بەختەوەری گەرەکە، ئەم خەڵکە هەمووی مافی گەرەکە، ئەم خەڵکە هەمووی ئازادی گەرەکە، ئەم خەڵکە هەمووی کەرامەتی گەرەکە، بەڵام هیچ کەس قەدەمی بۆ هەڵ ناگرێ. بۆ تۆ لە کاتێکا شتێکت گەرەکە تەبدیلی بە عەمەڵ ناکەیت و هەنگاوی بۆ هەڵ ناگری؟ بۆ تۆ ماتەڵی لە ئاسمانگەوە دابەزێتە خوارەوە بوت و تۆ هیچ عەمەڵێک ئەنجام نادەی؟ با من شتێکی وازح عەرزی دۆستان کەم. ئەمەی کە ئینسان و مرۆڤ شمولی هەندێک ماف ئەکا، ئەمەی کە هەندێک لەو مافانە بە ناوی مافی سروشتی تعریف کراونەتەوە و بوون بە بنەمای مافە ئاینیەکانەوە، و بگرە هەر چەشنە باوەڕێک کە تۆ هەسد وەکو بەندی ئەووەڵی بەیاننامەی حقوقی بەشەر، منشوری حقوقی بەشەر و مافی مرۆڤ کە ئێژێ هەر ئینسانێک ئازاد بە دنیا هاتووە و دەبێ ئازاد بێ. ئەمە جزئی مافی تەبیعی و مافی سروشتە کە بە ئینگلیسی پێژن natural law. یعنی دەڵێن ئینسان وەکو بوونەوەرێک ئەگەر ئەم هەستیە دروستی کردبێ، ئەگەر خداوەندێک دروستی کردبێ، ئەگەر هەرچێک دروستی کردبێت، هەندێک ماف وەکو تەبیعەت وەکو سرشت وەکو خووی ئینسانی لە وجودیدایە و کەرەستەکەشی لە وجودیدایە. وەکو ئەوانە ژیانە کە ئینسان بیهەوێت و نەهەوێت ژیانی خۆی ئەپارێزێت. بۆیە تۆ ئەوێنی ئەمری ئەستاندنەوەی ژیان لە خۆت، یعنی خۆ کوشتن،
تەقبیح کراوە لە هەموو ڕوانگەیەکی بەشەری و فەلسەفە و نیگاه و مەکتەب و ئائینێکە وەڕەت کراوەتەوە بۆ لەبەرەوەی تۆ حتا خۆت حەقت نییە کە مافە تەبیعیەکانە خۆت لە خۆت زەوت کەی وەکو ئینسان وەکو مافە زاو زێکردن وەکو مافە پەروەردەکردنە مناڵ وەکو ئازادی ئەمانە مافی بنەڕەتی ئینسانن کە تۆ وەکو ئینسانێک بە شوێن ئەمانە نەڕوویت بە شوێن هیچ مافێکی ترا ناتوانی بڕۆی تۆ کە بەندی ئەوەڵیەی منشوری مافی مرۆڤت قبول نییە یعنی چۆن قبولت نییە لە کەلام بەڵێ بەڵام هیچ هەنگاوێکی بۆ نانی بۆ ئازاد بوون خۆت کەواتە تۆ شمول حقوق ناکەی تۆ بوونەوەرێکی ئاگاه نیت تۆ پەزی تۆ کاوەڕی تۆ بزنی تۆ چوارپێی تۆ وڵاخی تۆ کوشتنیشت بەزەیی هەڵناسێنێتۆ چۆن وەکو سەدان و هەزاران و ملیۆنها حەیوان لەسەری ئەم زەمینە ڕۆژانە قەسابی ئەکرێن تۆش قەسابی بکری بەزەیی هیچ کەسێک هەڵناسێنی تۆ بۆ لەبەرەوەی وایان پێت کردگە وایان پێت کردگە تەکان نەخۆی وایان پێت کردگە ماف تەکانت نەدات وایان پێت کردگە ئازادی تەکانت نەدا تۆ بووی بە پەز عینی پەس سەیرە دەکەن کێ دەسەڵات داران سەروەران ئەوانەی کە قودرەت وا لە دەستیانە نمونە پاکەکەی لە کوردستانی عێراق ئەمڕۆ یەکێتی و پارتی خەڵک وەکو پەز ئەوێنێ چون خەڵک پەزە خەڵکێک کە ئەخلاقی نییە خەڵکێک کە لەسەر بنەماهای ئەخلاقی نەوەستاوە خەڵکێک کە ئەنچێ بەرخەلافی سروشت بێت دین بێت ئائین بێت تەبیعەت بێ ئەخلاق بێ فەلسەفە بێت دەیکا ئەم ئینسانە ئامدانە مافەکانی خۆی پێشێرەکە خۆی مافەکانی خۆی پێشێرەکە وەکو بوونەوەرێک وەکو ئینسان کەواتە لە مەرتەبەتی ئینسانی دا ئەبەزێت ئەگەر ئێوەوە بیرتان بێ 50-60 ساڵی پێش کوردستان لەسەر هەر ئەم نەریتەی کە ئێمە پێژین نەریتی ئەجدادی خۆمان لەسەر ئەمە وەستا بوو حد ئەقل کورد ئەگەر فەلسەفەشی نەبوو ئەجدادی ئێمە لەسەر مافی تەبیعی ئینسان لەسەر ناتشرال لۆ وەستا بوون لەسەر عیداڵەتی ئەرەستووی وەستا بوون لەسەر جوامێری و ئەخلاقی جوامێری وەستا بوون تعریفیان هەبوو لەمانە بۆیە بەزەیی لە ناوی کووردا معنای هەبوو ئێمە بالئەخرە ساختارێکی ئیجتماعیمان بوو ئێمە هەنجارمان بوو نەریتمان بوو ئیمڕۆ ئینسانی کورد هیچی نییە هیچ نەریتی ئەجدادی نەما هیچی نییە و کۆمەلگایەکی بێ قەوارە بێ فەڕ دروست کردگە بە ناو ژیان شار و ئەم شارە بێ قەوارانەی کە لە کوردستانە دروست بووگن تۆ ئەوێنی لەگرام مشتومڕ ناکرێ بۆ تعریفکردنەوەی ئازادی تۆ لە جامعەی شاری ملیۆن و دوا بیت و دا نەنیشی بیرکەی تۆ مشتومڕکەی لە ئەخلاق لە ئازادی ئەمانە تعریفکەیتەوە هەر لە ناوی شارەکانی غەربن کە تۆ ئەوێنی کانت تێ تعریف عەداڵەت ئەکاتەوە تۆ ئەوێنیت تعریف ماف ئەکاتەوە تۆ ئەوێنی هەر لەم دنیای غەربەسە کە هابستێت کە جان لاک دێت بوو لەبەرەوەی ئەمانە لە ناو دڵە کۆمەلگایە کاتین کە ژیانە ئینسانی سامانێکی سیاسی پێدریاگە ئەمانە تێن تعریف ئەکەنەوە و ئێمە ئیمڕۆ ئێمەی ئینسانی کورد ئەڵبەتە تقریباً هەموو بەشەریەت بەڵام بەتایبەتی بێنە سەر ئینسانی کورد کە خۆمانین ئێمە خۆمانمان لە مەرتەبەی ئینسانی دابەزاندگە ئێمە شمول هیچ حقوق و مافێک ناکەین ئێمە سروشت ئەو مافەی کە سروشت وەکو بوونەوەرێ بە ئێمەی داوە ئەوەی کە ئێمە بە ناوی مافی مرۆڤ باسی ئەکەین شمولمان ناکە لەبەرەوەی خۆمان قبوڵمان نییە خۆمان ئەکتی بۆ ناکەین ئەگەر شتێک خۆ بنوێنێت
ئەگەر شتێک ریکوایرمنتی هەبێ بە قەوڵی ئینگلیسیەکان دەرخاستی هەبێت ویستی هەبێت دەبێ خەڵک بۆ ئەم ویستە هەنگاو هەڵبێنێت تۆ وەختی ریکوایرمنتێک تێت ئەکت ها بە شوێنێ و تۆ ئەشی ئەکت کەی تۆ ئەشی بڕۆی بە شوێنێ و تۆ ئەشی بەدەستی بێنی بەڵام ئێمەمانانێک خۆ ناڕۆین بە شوێنیەوە کەواتە ئەمە یەک معنادا یەک معنا ئێمە بە شەرایەتی مەوجود ڕازین ئێمە بەم شەرایەتەی کە واینتیە ڕازین ئەمەی کە ماڵمان تاراجەکرێ ئەمەی کە کۆنترۆڵ ئەکرین تەماشاکەن لە بەرامبەر ئازادی ئەمە کۆنترۆڵمان هەست تۆتالیتاریزم لە گراوە تێت تۆتالیتاریزم تعریفی هەست تۆ وەختی کۆنترۆڵی شەدیدە دوا لەسرە مثالێکتان بۆ لێ بەم کوردی باش تێ بگەن لە هەموو کۆمەڵگای کوردستانە یەکێک لە عیبهایە کە ژنیان ئەدا بە یەکێک ئەیانوت ئەم کابرا خانەگومانە خانەگومان بوونی پیاوێک عیبێکی گەورە بوو کە کەس ژنی پێ نەیەدا بۆ خانەگومان بوون کۆنترۆڵی ئەخستە سەر خانەوادا کۆنترۆڵی ئەخستە سەر ژن نەی ئەتوانی زندگی کە ئازادی نەبوو بۆیە ئیمڕۆشی لەگەڵا بێ لە ڕابردووە کەس ژنی بە ئینسانی خانەگومان نەدەدا ئەگەر بیان زانیایە پیاوێ خانەگومانە ژنەکان لێ ئەستاندەوە بوو لەبەرەوەی لەگەڵ سروشتی ئینسانە لە تەفاوتە بوو کۆنترۆڵکردن لە بەرامبەر ئازادیە تۆ ژیانت نەماگە ئەمنیەتی عاتفیت نییە ئەمنیەتی ئیجتماعی و کۆمەڵایەتیت نییە ئەمنیەتی ئەخلاقیت نییە ئەمنیەتی خۆراکت نییە ئەمنیەتی ئابووریت نییە تۆ ئەمنیەتی فیزیکیت نییە بوتەکان ناخۆی دلیلی ئەوە سەر ڕازیت بەم شەرایتە تۆ وەختی ڕازی بی بەم شەرایتە هەرچیەکت بەسەرا بێ ببی بە خۆفرۆش ببی بە لەشفرۆش ببی بە قاچاقچی ئێعدامت کەن ئەشکەنجەت کەن بتبڕن تۆ بەزەیی کەس هەڵ ناسێنی ئیتر چون تۆ لە مەرتەبەتی ئینسانی دابەزیکی تۆ ئەگەر لە مەرتەبەتی ئینسانی دانەبەزیاییت بێشەرەف نێتوانی بەسەر تا حکوومەتکە جانی و ئینسان کوژ و قاتڵ و ناعادڵ و خائین نەی ئەتوانی بەسەر تا حکوومەتکە تۆ لە بەرامبەر خواردنی ژەمێنان ڕۆحت شەرافتت ئازادیتت نەئەفرۆشت نەئەبوویت بە تفەنگچی مەردەم نەئەبووی بە جاش نەئەبووی بە سەربازی ئەم حیزب و ئەمان حیزب 5 ئەمر بەر بە ئازادی ئینسانەگرێ ئیدئۆلۆژی سیاسی و حیزبایەتی دین علمی بەدین کراو تۆ هیچی تەکانت نادا ئەمڕۆ دڵت بەچی خۆش کردگەم ئازادیم گەرەکە بەڵام هەڵاسم بۆی تەلاش ناکەم تاقەتم نییە من بەڕاستی ڕفاه و خۆشبەختیم گەرەکە کۆمەلگایەکی ئەمنم گەرەکە با من یەک شتان پێ بێژم ڕەفیقەکان تۆماس هابز وتی عینی عیداڵەت ئەوەسە کە تۆ دەوڵەتێک دابنێ بتوانێ سوڵح بێنێت دەوڵەتێکی خودکامە دابنێ بتوانێ سوڵح بێنێت و ئەخلاق لە کاتی گرێبەستەکانە ئێتە دەرەوە لێرە مثالێکیان بۆ هاوردە وتیان 2 ئینسان بە یەکۆ ئەگیرێن ئەکەونە زیندان یەک جورمیان کردگە پێیان ئێژن ئەگەر ئێعترافکەن 1 ساڵە کێشن ئەگەر ئێعتراف نەکەن 5 ساڵە کێشن هەرتکیان جگەیەکەنەوە یان خەنە ناوی وەتاقێک ئەم ئەکەنە وەسوەسەی ئەوەکەنە وەسوەسەی ئەوەکی ئێژێ داخم ڕەفیقەکەم قسەکەی نەکردوێت و گەرەکی بێ ساڵێ بکێشێ ئەمەکی ئێژێ داخم ڕەفیقەکەم قسەکەی نەکرد بێت و گەرەکی بێ ساڵێ بکێشێ و من 5 ساڵی ڕەبەخ بکێشم لێرە ئالەگرای خە بە هابزەگرن ئەڵێن یەکچت دەبێ هەبێت لە نێوانی گرێبەستە ئەویش ئەخلاقە تۆ ئەبێت لە ئەعتمادت هەبێ بەرامبەرەکەت کە لەگەڵ یا مەعاملە ئەکەی
تا مطمئن بی لەسەر گرێبەستەکەی خۆی ئەمێنێتەوە، تا بتوانی بڵێ کۆمەلگام هەست، گرێبەستەکانیشم پایدارن، قەراردادەکانیشم پایدارن. تۆ لە کۆمەلگایەکە ئاژیت، ئیمڕۆ بەیانی کابرا قسەیەکت بۆکە، دوو بەیانی قسەیەکت تر بۆکە، تۆ بۆت مهم نییە. ئیمڕۆ لە کۆمەلگای کوردستانیشە لەو 100,000 هەریە کە تۆ فکرەکەی ئەگەر ئیمکانی هەیە قەرارداد و زەمانەتی قانون بتوانێت جێبەجێ بکە، شتێک لەگرا مەوجودە، ئەویش نەبوونی ئەخلاقی مردمە. مردم بێ ئەخلاق بووە، تۆ ئێعتماد بە کەس ناکەی، ئێعتمادت پێی نییە کە ئەم قەراردادە لەگەڵ یا ئەکەی تا سەری ئەبات، ئێعتمادت لەسەری نییە بیبەیتە ماڵەکەت نەنوارێ بە ژن و مناڵەکەتە، ئێعتمادت پێی نییە نەیبەیتە ماڵەکەت دزیت لێ نەکا، ئێعتمادت پێی نەماگە و ئێمەیان کاول کردگە کێ ئەوانەی کە گەرەکیانە بەسەرمانە حکوومەتکەن. ئەحزابی کوردستانی عێراق، دەوڵەتی داگیرکەری جمهوری ئیسلامی و تەواوی ئەوانەی کە ئیمڕۆ لە ناوی ئەو ناوچە کوردستانیان داگیر کردووە، تەواوی ئەوانەی کە گەرەکیانە هێزی کۆکەنە و سوارە ئەو مردمە بن، لە بێ ئەخلاقکردنە ئەم مردمە گشتیان دەستیان هەست، گشتیان گەرەکیانە مرۆڤێکی پەس دروستکەن، مرۆڤێک کم بۆ مافی ئەوەڵیەی ئینسانی خۆی وەکو ئینسان حەج تەکانێک ناخوا، بۆی مهم نییە. کەواتە تۆ وەختێ لە ئینسان بوون کەوتی، ئەبی بە پەز، ئەبی بە مەڕ، ئەبی بە بزن، ئەبی بە هێسر، ئەبی بە چوار پێ، مافت نامێنێت، مافی سروشتیشت نامێنێت. کە نەما ئەمەد بەسەر تێکە بەسەرەتاتکە. بۆ ئەم قسانم کرد، من ڕوو لە جامعەی کوردستان بۆ ئەم قساناکەم. لە کوردستانە پڕڕوومانتیایە، زۆر پڕڕوومانتیایە، وەقیه و درۆزن و کەودەن و جاهلی زۆرمانتیایە، هەر وەکو ئەو چەپە درۆزنانەی کە هەن لە کوردستانە و گاڵی دەمیانەکەن و متری قسەکەن و بەحشی ئیعتساباتەکەن، کەس لەمانە نایە بێژێت حکوومەتی ئەڵمانی هیتلەریش چەپ بوو، بەڵام چەپە ناسیۆنالیست بوو. وەکو ئەو دارو دەسەی کارگای ئینقلابە ئیمڕۆ ئیرانارشیست، چەپە ئێرانی، ئانارشیزمە ئێرانی، شتە مزەخرەفانەی کە بۆتان تێت کەس پێتان نائێژێ. فاشیزمە ئیتالیایی، فاشیزمە موسولینی چەپ بوو، کەس پێتان نائێژێ، نایژێت تا ئەوەڵین ئقدامێکە کردی موسولینی سنترالایز کردنە اقتصاد بوو و چرخەی تولید بوو و بردیێژێت دەست دەوڵەت. هەمان کاری هیتلێر کرد و کەسیان پێتان نایژن. و کەودەنێ لەوێ دانیشتگە خەریکە تەحلیلت دەرە پیتیە ئاوەکی بۆ تۆدات، وەلێ هاوکاری ئەم داگیرکەرانەسە، هاوکاری ئەم سولتەگەرانەسە لەسەر ئینسانە کە ئینسان خەریکنەکەنە پەز. و ئێمە بە پەس کریاگین. پێم بڕۆن تەحلیلەکانیان بخوێنەوە. بەحس ئێمە لەسەر چییە؟ بەحس ئێمە لەسەر ئەمەسە. ئەگەر تۆ بەختە وەریت گەرەکە، ئەگەر گەرەکتە برسینە بێ، ئەگەر گەرەکتە ژیانێکی سەرفرازت هەبێ، ئەگەر گەرەکتە حەدەئەقەل بە ئەندازەی غەریزەت بژیت، بە ئەندازەی غەریزەت، بە ئەندازەی ناتچرال لۆت بژیت، ئەبێ خۆت تەکان بەی بۆی، ئەبێ هەنگاوی بۆ هەڵبگریم. بێن بڕۆن ئەو زەعەکە بوێنن. جمهوری ئیسلامی 100% ئەگۆڕێت و جمهوری ئیسلامی ئەم گۆڕانە خۆی لە خۆی ئەکا. بێن بڕۆن ئێمە زووتر وتمان جیمزبانتان لەبیرە، ئێمە وتمان جیمزباند و کەنیشکەکە لە خیابانە تەک یەکتریا شەڕەکەن، ماڵی مردم کاولەکەن، خەڵوەتەکەیان لەناوە تەختخاوە لەگەڵ یەکتریا جووتەون. ئەوە عەلی خامنەئی بۆ هەفتەی ڕابردوو باسی تام و جری کرد. غەرب باسی تام، خۆ من نەمکرد، ئەوە عەلی خامنەئی بووتی ئێمە وەکو تام و جری واین. تام و جری یەکتری کاولەکەن، ببەخشن ماڵی کابرا کاولەکەن، وێرانیەکەن، لە ئاخری شەو نەتامەتوانێ جێری لەبین بووە، نەجریەتوانێ تام لەبین بووە. جمهوری ئیسلامی دەسەڵاتی دەوڵەتی ئێرانی ڕواڵەت ئەگۆڕێ، ماسکی ئەگۆڕێ، سولتە ناگۆڕێ. خەڵکە کوردستان
خەڵکە کوردستان لەژێر دەسەڵات جمهوری ئیسلامیە ئیمڕۆ قورعان ئەسووتێنن نە یەک نە دوو من دەیان کلیپتان بۆ هەلێرم لە ئێران و کابرا دانیشتگە بە تەسویرە خۆی قورعان ئەسووتێنێ. ئەمە حکوومەتی ئیسلامی و فکرەکەن ئەمە ئیسلامی و بن لە ئیسلام و تف لە ئیسلام. هیچ کام لە ئێوە ناژن تۆتالیتاریزم خراوە. ئەمە ئادرسی خودی حکوومەتە. بێن بڕۆن حملەکەنە ئیسلام تفکەنە ئیسلام ئیسلام پیسە عەرەب کەسیفە. کەس ناژێ تۆتالیتاریزم کەسیفە. کەس ناژێ دەوڵەتە ئێرانی کەسیفە. کەس ناژێ سیستەمی سنترال کەسیفە. کەس ناژێ دسلام کەسیفە. ئیسلام کەسیفە. ئەوەی کە تۆ حکوومەتە ئەی بینیت سیستەمی حکوومەتداریە کە پێژن تۆتالیتاریزم، استبداد، قەبزەبوونە دەسەڵات لەدەستی عیدەیەکە و هەر ئەم عیدە بەیانی لە تۆ خراوتر کراواتە ئەوەسن، لە تۆ خراوتر ڕیش ئەتاشن، لە تۆ خراوتر قورعانە سووتێنن، لە تۆ خراوتر سەکسە زەبدەریەکەن و تۆ ئادرس اشتباه ڕوویکی. ئەمانە لەمە زیاتر کاولتر دەکەن. تەمامیان پرۆژانەی کە جمهوری ئیسلامی لە ئێرانەوە ئەمڕۆ جێبەجێ ئەکا و لە کوردستانەوە خەریکە جێبەجێکە لە دنیای غەرب جێبەجێ بووە. ئازمایشیان کردووە لەسەر گەلانێکی ترە، لەسەر جەمعیەتی خۆیان ئازمایشیان کردووە. جا لە ناوی کووردا یەمش نادانە ئەحمەقە گاڵە گوشادە بە چەپڕوو بەغایەت بە چەپڕوو لە حماقەتە دا ئەوەزی قسە ئەکا. بابەگیان هەر ئەم کۆمەڵکایی غەربە لە بەرامبەر فمینیزمەکەیە 1 ملیۆن نەقد موجودە، لە بەرامبەر لیبرالیزمەکەیە 1 ملیۆن نەقد موجودە، لە بەرامبەر سۆسیالیزمەکەیە 1 ملیۆن نەقد موجودە، لە بەرامبەر ئینقلابی جنسیە 1 ملیۆن نەقد موجودە. و تۆ گۆشەیەکت گرکە بەدەست و وەکو کوێری سپی ئەمشت کەوتک و ئەزانی تا حاڵیتە. تۆ بووگی بە نۆکەرە ئەوانەی کە سولتە بەسەر خەڵکا ئەکەن، بووگی بە بڵۆنگەی ئەوان و گاڵەی دەمت واکەی بە خۆت ئیجازە دێ حەچی لە دەمت دەربێ بێژیتی. ئەخە حماقەتی شەهامەت تێرێ بۆ ئینسان، واقعا حماقەت شەهامەت بۆ ئینسان تێرێ. جمهوری ئیسلامی ئەگۆڕێت و 100% ئەگۆڕێت. بێ بڕۆنە ئەم دارودەسەی ئامەد نیوز و سدای مردم ئەمڕۆ حەکبوونە مۆنیتۆرەکانە فرودگای مەشهەدی نیشانداگا. باشە و ئاغایە کە فرودگای مەشهەدی هەک کردو نێ ئەتوانی بیلبۆردەکانی ناوی خیابان هەککە بۆ ڕوویگەنە ناوی ساڵۆن و فرودگای مەشهەدا فرودگای مەشهەدی هەک کردگە. باشە ئەم تیمە قەویە ڕوویگەن فرودگای مەشهەدیان هەک کردگە نان ئەتوانی شەبەکەی تەلەڤیزیۆنی هەککەن. اعتصابات کامیۆنداران و اعتصابات کارگەری دەسی پێ کرد. اعتصابات کارگەریش دەست پێ بکات تۆتالیتاریزم تێرێ. من دەربێهترین حاڵەت هێژم ئێژمە مەکار حکوومەت نییە، تۆ ڕاستەکەی. مردم ئاگاه بووگنە و تەبقەی کرێ کار هەڵساگەسە و تۆش هەمان سنترالیزم تێری، تۆش هەمان تۆتالیتاریزم تێری. کارم بە منیە کە ئەمە خوێندنەوەیەکی کاملەن غەڵەتی ئەحمەقانەست و ئەمە کارە خودە دەوڵەتە، ئەمە کارە خودە جمهوری ئیسلامیە، ئەمە کارە سیاسەتمەدارانە ئێرانیە. کورە ئیرادە نییە لە بەرامبەر ئەمانە بوێسیت. کورە ئەم مەردەمە کەس بۆی مهم نییە ئازادی. ئەم مەردەمە بە هەر شکلێک دەرتیت و ئەمە خاس ئەزانن ئەم مەردمە تەکان ناخوات. ئەم مەردمە ئاگاهیشی پێ ئەدەی تەکان ناخوا. بۆ چەسبیاگە بە نان و چەسبیاگە بە مەقولێ بە ناوی ئەمنیەت. نەنانی هەز ئەمما نە ئەمنیەت، نەنانی هەز ئەمما نە ئەمنیەت. نە ئەمنیەتی گیانی هەس، نە ئەمنیەتی عاتفی هەس، نە ئەمنیەتی اقتصادی هەس، نە ئەمنیەتی اجتماعی هەس. ئەوەی ئەمنیەتی ناوبێنیەتی بێسن ئەم لەمە خراپتر ئەبن و حاکمیەت ئەمەی گەرەکەم کە لەمە خراپتریش بوون، لەمە کاولتریش بوون.
پس بزانن ئێمە فرە زووتر بە ئێوە وتمان جمهوری ئیسلامی خۆی ئەگۆڕێت. ئێمە وتمان جمهوری ئیسلامی خۆی دەمامەکەکانی لا ئەدا، مەسەلەی حجابە ئیجباریەکە وا لە بیتانە فڕیانەدا. لە ناوی جمهوری ئیسلامیە مزگەوتە سووتێنە نیستە بە ناوە گروپ ڕێستارت. لە ناو جمهوری ئیسلامیە ئیمڕۆ خۆیان تێن انتقادات جۆرا و جۆرەکەن و تەسفیری تێتە دەرو. لە ناو جمهوری ئیسلامیە ئیمڕۆ خەڵک قورعانە سووتێنێ بەڵام تەوەجۆ بکەن. کەس حملە بە توتالیتاریزم ناکە، کەس حملە بە سیستەمە ئیدارەیە دەوڵەتی ئێرانی ناکە، کەس نایکە حملە ئەکەن بە ئیسلام. تەمامی ئەم بەوبەختیە ئیسلام بوو، مەراجع تەقلید بوو، شەریعەتە ئیسلامی بوو لامان برد. ئێستا مشتبای خامنەیی بێ هەر کەسی تر بێتێتە سەرکار کافە کابارە وازە ڕووسەری واکەن، سیغەیش مەکەن ئیتر سکس زەبدەری لەگەڵ یەکتری و حاڵکەن بۆ خۆتان وەلێ حەپەتان نێ، ڕووداری نەکەن. سیاست وا لە قەبزەی ئێمە، اقتصاد وا لە قەبزەی ئێمە، ئەمنیەت وا لە قەبزەی ئێمە. تۆ ئازادنی، تو چ کارەی؟ تۆ پەزێکی بۆ خۆت کەوتگی. وە کێ خەریکە ئەمانە باڵ پێئێدا لە کوردستانە؟ کێ لە پشتی ئەمە وێسیاگە ئەم تەوەهۆمە بە خەڵکی ئەدات؟ تەمامە ئەوانەی کە ئیمڕۆ تریبوونیان ها بەدەست و قساکەن تەمامیان وانە خەتە جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی دیسانە وەکو عەلی خامنەیی مەبێنن. منزورمان دەوڵەتە ئێرانیە، منزورمان سولتەگەرە تۆتالیتەرە. فەرقی ناکە عەلی مەسەن ئیسە بە نەزەریەوە عەلی خامنەی ڕیش بتاشێ کراوات کاتەبەری خاسە. مەسەڵ ئیسە و فکرەکەن عەلی خامنەی تۆ نوێژنەکەی دڵی ئەتەقی، مەسەڵ ئیسە فکرەکە عەلی خامنەی تۆ قورعان بسووتێنی یا بڕۆی سەکسکەی لە گۆشەیەکە عەلی خامنەی دڵی ئەتەقی عەمەلیاتە کرد. عەلی خامنەی ڕەهبەرە، قودرەتە سیاسی وا لە دەستیا، حاکمە، بۆشی مهم نییە. ئەسڵە ئەوەڵیە قودرەتە سیاسیە، دەسەڵاتە. بابە نمونەی ئەوانەی کورسانی عێراقن ئیتر خۆ دیکتانە چەنە بێشەرەفن، ڕۆژێ کوردایەتیەکەن و ڕۆژێ دموکراتن و ڕۆژێ بێشەرەفن و ڕۆژێ خۆفرۆشن و ڕۆژێ ژنەفرۆشن و ڕۆژێ گیانەفرۆشن. بابە گیان ئەسڵ دەسەڵاتە کاوراگەر کێسی خۆ بۆی مهم نییە فازڵ میرانی ئەهەنێرێ بۆ دەستلێسی و قاچلێسی. بۆی مهم ئەوەسەوا لەسەر دەسەڵاتە، مهم سەریەوەسە سوارە ملتە، پاچە خاریش ئەکا، دەسماڵیش ئەکێشێت، شانیش ماچ ئەکا، پەنجەی پێش ئەلێسێت و بۆی مهم نییە وا لەسەر دەسەڵاتە. لەگرات دەسەڵات مهمە. خەڵکی کوردستان لەم کاولکاریەی کە بەسەرتان تێت و بەسەرتان تێت، ئێمە مەجبور نین لە چوارچێوەی دەوڵەتە ئێرانیاوین. تاران وا لە یەدە خۆیانە. جمهوری ئیسلامی ئەوە حجابی بۆتان لابرد، ئەوە توانیتان ئازادانە ویسکی بخۆن لە خیابانە دەم خەنە ناو دەمی یەکتریش. ئەمە باشترین حاڵەتێسی کەوە هەنابێت. لە کوردستان و ئێمە ئەتوانین حساوە خۆمان لە مەرکەز جگێکەینەوە. لە کوردستان و ئێمە ئەتوانین ئەم کاولکاریە کە بەسەرمان تێت بەری پێ بگرین، ئەتوانین بەری پێ بگرین. بە ئێمە ڕەبتێکی نییە. تەمام ئەوانەی ئادرسە مەرکەزتان پێدەن هاوکار جمهوری ئیسلامی دەوڵەتە ئێرانین. حەج جیاوازێکی نییە، لە بێشەرەف بێشەرەفترن، لە جاهلتر و ئەحمەقترن و اتفاقی وا ناکەوێت. بۆ ئێوەش قرار نییە ئێوە ئاگاه بنەوە. خەڵکە ئاگا کەس ناتوانێت سواریان بێت، خەڵکە ئاگا کەس ناتوانێت بێتەوە ڕئیس وەمریا. مەسەڵەن ئەگەر خەڵکی کوردستانی عێراق ئاگاه وایەنا مەسعودە باڵابەرز نەوە ڕەهبەریان، نێچیروان سواری ملیان نەیە، دار و دەسەی تاڵەبانی و قوباد و مبات سواری ملیان نەیە و نایە و خەڵکە ئاگاوێ و خەڵکێشێ پەزوێ. ئاگایی خەتەرناکە. ئەو خەڵکە ناوێت بێ کۆنتڕۆڵ بێ، خەتەرناکە. خەڵکە کوردستان ناوێ ئاگاهوێت. ئەنا دەسەڵاتی حیزبی دموکرات و کۆمەڵە قبول ناکە، نایکات. بۆ چیشی قبولیکە؟
لذا ئەمانە گشتیان وانە شوێنە ئەوەی کە معامڵاتکەن لە پشت پەرداتەکی یەکتریا لەبەرەوەی ئەم خەڵکە زیاتر بخەسێنن هەواستان بێ خەڵکە کوردستان ئێوە ژیانتان لەمە سەختتر ئەوێت ئیتر مەگەر بکە ئازا و جەوارح ئەفرۆشن ڕەهەمیش ئەدەنە کرایە ئیتر نازانم چی ماگە بیکەن کولیا ئەفرۆشن ڕوودە ئەفرۆشن ڕۆخەڵا ئەفرۆشن ڕەهەم ئەدەنە کرایە کاکە بێن بڕۆین ئێلامیەکانی تەماشاکەن چیتر ماگە بیکەن بۆ پوو چیتر ماگە بیکەن و بە ئەمە ئێژن زندگی ئێوە حد ئەقل ئەجدادی ئێمە لەسەر حقوق ئەوڵیەی خۆیان وەکو ئینسان وەستا بوون لەسەر مافە تەبیعیەکانتان بوەستن ئەنا ئەوەی ئیمڕۆ لەم شەرایەتە دەمی داخستگە یعنی بەم وەزعیەتە ڕازیە تۆ وەختێ مەسئولیەتت نەگرت بەرامبەر بە ژیانە خوات وەختێ مەسئولیەتت نەگرت بەرامبەر بە خۆشەویستەکانت وەختێ مەسئولیەتی ئایەندەت نەگرت تۆ ئینسان نیەی ئاگاهی ئینسان متەمایزەکە لە حەیوان ئاگاهی ئینسان متەمایزەکە لە حەیوان ئەنا حەیوانیش وەکو تۆ ئازا و جەوارحی هەز مەغزی هەز زوانی هەز لەشی هەز تۆ ئاگاهی و میزان ئاگاهی دوا لە سەرترە ئەو کەمترە تۆ کە ئامیدانە بە دەستی خۆت میزان ئاگاهی خۆتت هاوردۆ ڕێک ئەڕۆیتە حەدە کاوەڕێ ڕێک ئەڕۆیتە حەدە پەزێک و ئەوان وا سەیرت دەکەن و گەرەکیانە وات پێ بکەن و وایان پێکردگی خەڵکی کوردستان با بزانن لەسەر پەزکردنتان دقیقە بە دقیقە و سانیە بە سانیە لە تریبون بە تریبونەوە کەڵک وەرگیریاگە لە بێ پرینسیبکردنتان لە بێ ڕواڵەت و بێماهیەتکردنتان لە نابودکردن و کاولکردنتان ئێمە ئیمشەو ئەمە پێشمەقەدەم بوو ئیمشەو تێنە سەر هەندێک پلان تێنە سەر ئەوەی کە چۆن تەوەهم ئەخەنە ناوی زهنت چۆن سازمان دەهیت ئەکەن چۆن نیگاهت ئەگۆڕن چۆن بڕیارت دەدەست ئەسێنن چۆن تەبدیلت ئەکەن بە پەز و تۆ حەجواک و نشێکرد نییە ڕێک ئەو وەختەی کە سەلاخ دانە بەدانە سەریان ئەوڕێ مەڕی بەعدی نازانێنۆگەیەوە تۆ حەجێکتیانە ماگەسەوە حەج و بوەستن لەمە کاولتر ئەون لەمە خراوتر ئەون و ئێمە لەسەر ئەمانە دانە بەدانە قساکەین لای ئەوە خۆش